خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ ڕۆژتان باش و لە ئاسوودەی و کامەرانیا بن مێ دەکەم تاعات و عیبادەتتان قبول بێت و لە خوای گەورە داواکارین لە ئارامیا بن و وەروەها بە وورەبەرزی و بەتواناییەوە ئینشاءالله چەند ڕۆژەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان ماوە بتوانین بە تاعات و عیبادەت و ڕۆژوگرتنەوە کاتەکانمان بەسەر بەرین. سپاس بۆ خوش دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم دانیار نورەتین لە پەیامەوە بە هاوکاری هاوکارانم کۆمەڵێک بگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ بۆەوەی ئازیز پێشکەش بکەین. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی عەزیز خۆشحاڵین کە ڕۆژهاتینەوە خزمەتات. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون هیواخوازین تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بن بۆ هیوایە کە سوودی هەبێت بۆتان ئینشاءالله داواکەین لە خۆی گەورە کە تاعات و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت. ئازان ئەمڕۆژ لە بەرنامەکەماندا لە تەوەری یەکەمدا باز لەوە دەکەین کە ئەو کێشە سیاسیان یاخود ئەو فەوزا سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەرچەنە بەردەوامی هەیە بەڵام لەم دوایانەدا کە هەبووە چی بکەین کە کاریگەی نەبێت لەسەر پەرستن و پەرستش و عیبادەتەکانمان و هەروەها لە تەوەری دۆمیشماندا باز لە چۆنێتی سەرفیترەیە کە چۆن سەرفیترە بەچی بین و ڕێکارەکانی چۆن ئەو بۆچی فەرزکراوە وەروەها کۆمەڵی بڕگە و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون لە کۆتاییشدا بڕگەی خواردن و دروستکردنی شیرینیمان ئامادەکردو بۆ هیوایە کە سەرجەمیان سوودی هەبێت ئینشاءالله پێکەوە بینەری هەمویان دەبین. وەڵایزان با سەرەتاش بینەری پێشبینیەکانی کەشوهەوا بین هەچەندە خۆشبەختانە دانیار تام ساتەش تێداین کەشوهەوای هەرێمی کوردستان زۆر گونجاو لەبار بوو بۆ ئێمە ڕۆژوانان جەوێکی فێنکایان نتوانم بڵێم هەندێک جاری ژمەی لەو ساردا بزانین پێشبینەکانی کەشوهەوا چۆن گۆڕانکانیان بەسەردانی.
بەڵازیزان بڕگەی دراومانێ بزانین نرخی دراوە جیانەکان بە لەگەڵ هەرێمی کوردستاندا چۆنەوە پێکەوە بینەری و بڕگەیە دەبین. یادەوەریمانەیە لە ڕۆژێکی وە کۆمڕەدا کۆمەڵێک ڕوودا و ڕوویانداوە کەوا گرنگن لە گرنگترینیان ئێمە بۆی ئازیزمان ئامادە کردو بزانین لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا و ڕووداوە گرنگانە چین کە لای ئێمە زیاتر جێگەی بایەخن بینەری بەرگەی یادەوەری دەبین. یانزەی پێنجی ساڵی 1930 لە ئەنجامی داواکاری و خۆپیشاندانی خەڵکی شاری سلێمانی لە حکوومەتی پاشایەتی و سەردەما تۆفیق وەهبی کرایە پارێزگاری سلێمانی کە ئەو کاتە متەسەڕیفیان پێدەکوت و لەو پۆستە مایەوە تەنها بۆ ماوەی 3 مانگونی و لە 25 هەشتی هەمان ساڵ لە پۆستەکەی نەما. تۆفیق وەهبی کەسایەتێکی ڕۆشنبیر و سیاسی کورد بوو، پلەی بەرزی سەربازی لە دەوڵەتی عوسمانی بەدەستهێنا بوو، بەشداری شۆڕشەیەک لە دوایەکەکانی شێخ مەحموودی نەمری کردووە، لە وەسیەتی خۆشی لەسەر چیای پیرەمەگرون بە خاک سپێردراوە. یانزەی پێنجی ساڵی 1949 دوای تەنها ساڵێک لە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل بە فەرمی لەلایەن ئەمریکا و بەریتانیاوە خرایە ناو لیستی دەوڵەتانی ناوڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکانەوە، لە کاتێکدا بەبێ هیچ ماندووبوون و خەباتێک خاکی پیرۆزی فەلەستینیان داگیر کرد بۆ خۆیان. داود بن-گۆریۆن یەکەم سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە نوێ بوو. ئیسرائیل دوای دروستبوونیشی دەستی گر بەسەر شاری قودسی پیرۆزدا. تیۆدۆر هێرتزڵ وەک کەسایەتێکی گەورەی یەهودی ڕۆڵی هەبووە لە بنیادنان و دروستکردنی دەوڵەتی جوولەکەدا. دوای ڕاگەیاندنی ئەو سربەخۆیە پۆل جوولەکەکانی جیهان ڕویان لە وڵاتە کرد و کۆچی جوولەکەکانی عێراق و کوردستانیش لە چوارچێوەی ئەو پرۆسەیەدا بوو. یانزەی پێنجی ساڵی 1998 کۆچی دوایی زانە و شاعیری ناوداری کورد و شاری هەولێر مەلام مەسعود بێبەش سەرەتای خوێندنی لە حوجرە و بە زانستە ئیسلامیەکان بووە. لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا وەک هەوڵێکی سەرەتایی بۆ خزمەتی نەتەوەکەی زانستی تەجویدی بە زمانی کوردی نووسیوە و چاپ کردووە. دیوانێکی چاپکراوی هەیە بە ناوی دیوانی بێبەش و چوارینە شێعریەکانیشی بایەخ و گرنگێکی زۆریان هەیە. لە شێعرەکانیدا لایەنی ئاینی و خۆشەویستی نیشتیمان و وەسفی سروشتی کردووە و باری دواکەوتووی کۆمەڵگەشی داوەتە بەرتیر و توانج و ڕەخنەکانی. هەروەها لە هۆنراوی داشۆرین و هەجوشدا شارەزایی هەبووە بە تایبەت بەرامبەر بەوانەی کە خراپەکار بوون. بەڵازیزان هەرچەنە قەیرانەکان کێشە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا بەردەوامیان هەیە، بەڵام گرنگە کە هاوڵاتیان ئەوەندەی سەرقاڵی پەرستش و کاری عیبادەتەکانیان بن، ئەوەندە سەرقاڵی کێشە سیاسیەکان و یاخود ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن سەرقاڵ بن، بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە زیاتر گرنگی بە عیبادەت و ڕۆژ و نوێژەکانمان دەدەین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە میوانێکمان لە ڕانیۆ ئامادەویش مامۆستا عەبدوڵڵا دەرەکۆتەری. مامۆستا سڵاوی خوات لێبێ، سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بوویت. سەلامی خوای گەورە لە جەنابت و لە هەموو بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەین چی بکەین کە فەوزای سیاسی کاریگەری نەبێت لەسەرمان لە عیبادەت و ئەو پرستشانەی کە ئەنجامی دەدەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. لەخوای گەورە دەپاڕێینەوە کە مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئێستا لەناو گەرمەی مانگی ڕەمەزان داین، خوای گەورە هیدایەتمان بدا و تەوفیقمان بدا
بتوانین بە جۆرێک بەڕێ بکەین کە جێگای ڕەزامەندی خۆی بێ جێگای قبول بێ لە لای خۆی خوای گەورە تاعات و عیبادەتی ئێمە و هەموو مسلمانان قبول بکات لە خێر و بەرەکەتی ڕەمەزان بەشدارمان بکات یارمەتیمان بدا بەسەر نەفس و شەیطاندا زاڵ بین بەسەر بربەستەکاندا زاڵ بین بتوانین ئەو مانگە بەو عیبادەتە جوانانەی کە خوای گەورە پێی خۆشەتیدا ئەنجامی بدەین بتوانین ئاوا بەڕێ بکەین پرسیارەکە زۆر پرسیارێکی جوان و بەجێیە و هەرتەوەری بەرنامەکەش تەوەرێکی زۆر گرنگە لە ڕاستیدا خەڵک ئەمڕۆ زۆر سەرقاڵە بە بابەتە سیاسیەکان سەرقاڵە بە ئیعلام بە وای لێ هاتووە و سەرقاڵی وای لێکردنەوە خەڵکێکی زۆر هەیە تەنانەت نەتوانێت قەدر بیر لە قەدر و گەورەی مانگی ڕەمەزانیش بکاتەوە کە بیری لێ نەکردەوە ناتوانێت وەک پێویستیش لە ناویشیدا ئاوێتەی مانگی ڕەمەزان بێ ئاوێتەی گەورەی مانگی ڕەمەزان بێ بۆیە ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە ڕەمەزان بەسەرماندا بێت و ئاگامان لە ڕەمەزان نەبێ وەکو ڕۆژانی دیکەی ئاسایی بەڕێی بکەین ئەگەر پێش ڕەمەزان بە سەعات و 2 ساعت دانیشتووی بۆ گوێگرتن لە ئەخبار و لە هەواڵی سیاسی لە بابەتی لابەلا ڕەمەزانیش هەمان بەرنامە بێت بەڕاستی کارەساتێکی گەورەیە بۆیە زۆر بە کورتی دەڵێین بۆ ئەوەی بتوانین مانگی ڕەمەزان ئیستیغلال بکەین بتوانین سود لە کاتە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان وەرگرین گرنگترین شت ئەوەیە ئێمە بین قەدر و گەورەی مانگی ڕەمەزان لە لای خوای گەورە لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لای ئەصحابە بەڕێزەکان بین سەیریان بکەین ئەوان چەندە بە گەورەی مانگی ڕەمەزانیان باشتی ڕەمەزانیان کردووە خوای گەورە لە قورئاندا چۆن باسی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بەرنامەی بۆ مانگی ڕەمەزان هەبووە زۆر بەداخەوە مسلمان ئێستاوە زۆر کەسەیە نیوا دەزانێ ڕەمەزان هەر ئەوەندەیە پاشێوەکەی هەستی و تاوەڕەس دەبینان خۆی و دیسان دووبارە بنووی اینجا ئەوەندی ڕۆژەکەش بەنووسن بەڕێ بکەی و پارشێ بەربانگەکەش هەموو ڕۆژەکە بەس خەریکی خواردن حازرکردن بی و بەربانگەکەشت کە خوارد دیسان شەوەکەی بەڕێ بکەی بە شەو دەم فلیم و مسلسلات و ئەنی بەڕاستی ڕەمەزان گوناحە ئینسان کاتی ڕەمەزان ئاوا بەڕێ بکە ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕەمەزاندا دەهات بەرنامەی تایبەتی خۆی هەبووە پێغەمبەر بە گەورەی خۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خوای گەورە لێی خۆش بووە پێی فەرمووە چی دەکەی بیکە ڕەمەزانی ژیانی خۆی گۆڕیوە هەر لە بیدایەتی ڕەمەزان ژیانی خۆی گۆڕیوە ئەصحابی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تابعین سەلەفی صالح لە مانگەکانی ڕەجەب و شەعبانەوە بەرنامەی مانگی ڕەمەزانیان داناوە بۆ ئەوەی بتوانن لە ڕەمەزاندا باشتر ئیستیغلالی مانگی ڕەمەزان بکەن سود لە کاتە پیرۆزەکانی وەرگرن ڕیاضەی نەفسیان زیاتر کردووە تەمرینی ئیمانیان زیاتر کردووە لە مانگی ڕەجەب و شەعباندا بتوانن ئیستیغلالی مانگی ڕەمەزان بکەن بۆیە گرنگترین شت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئیستیغلالی مانگی ڕەمەزان بکەین وەک پێویست بیناسین سوودی لێوەربگرین ئەوەیە ئێمە قەدری مانگی ڕەمەزان بزانین قەدری گەورەی مانگی ڕەمەزان بزانین کەسێک بزانێ ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە لە ساڵیدا جارێک ئەمەری بەخشی و عەلەیهی سەڵات وسەلام لەو مانگەش کە ئێستا ئێمە لە ناوی داینە 18 ڕۆژمان بەڕێ کرد هەمووی ئەگەر مانگ ڕەمەزانەکە 30 ڕۆژ بێ ماوە یعنی ئێمە گەر تا ئێستاوە خەبەر نەهاتبین بەڕاستی کارەساتە بۆیە دەبێت گەورەی مانگی ڕەمەزان بێنینە بەرچاوی خۆمان کە مانگی ڕەمەزان کاتێکی چەند بە قیمەتە نوێژی تەراویحی تێدایە ڕۆژەکەی ئەتۆ بە ڕۆژووی لە ناویدا کە بە ڕۆژووی دوعاء الصائم دوعای ڕۆژوگر زۆر خۆشەویستە لە لای خوا قبوڵە لە لای خوا بەربانگەکان کە تۆ ئیفطار دەکەی و ڕۆژوو دەشکێنی دوعاکەت قبوڵە ئەتوەرە قەد ئەو شتانە بێنە بەرچاوی خۆت جا بزانە کەسێک دەتوانێت ڕەمەزان بە سادەیی بەڕێ بکە هەرخوا خوای بێ بەس خەری شتن و خەوتن و ئەو شتانە بێت یەوە نەخێر بەدڵ بەسەریاندا دەڕوا خەسارەتمەندن زەرەرمەندن بۆیە ئێمە دەبێ بتوانین مانگی ڕەمەزان بە گەورەی خۆی بناسین وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرنامەی بۆ مانگی ڕەمەزان هەبوو لە قورئان خوێندنەکەیدا بەرنامەی هەبوو لە بەخشین و سەخاوەتمەندیدا یعنی مانگی ڕەمەزان خەڵک هەمووی بە ڕۆژووە خەڵک هەمووی بە ڕۆژووە زۆر کەسەیە دەسڵ هەموو کەس استیفادە هەم لە ڕۆژی خۆشی بکە هەم لە ڕۆژی خەڵکی دیکەش بکە خوانەسانی ڕاستەقینە هەوڵیان داوە دەڵێن لە ڕۆژێکدا 100 ڕۆژوو بەرنامەیان هەبووە لە ڕۆژێکدا 100 ڕۆژوو یان 50 ڕۆژوو یان 2 ڕۆژوو عەلەی الەقەل چۆن دەتوانین لە ڕۆژێکدا 2 ڕۆژوو بگری پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام کەسێک ئیفطار بداتە ڕۆژوگرێک بەربانگ بداتە ڕۆژوگرێک ئەجری ڕۆژوگرەکەی بۆ دەنووسرێ ببێ ئەوەی لە ئەجری ئەو کەم بێتەوە بەقەدەر ڕۆژووی ئەو خێری بۆ دەنووسرێ
ئەوان هاتوون لە ڕێی ئیفتار سائیمەوە لە ڕێی بەربانگدان بە خەڵکی ڕۆژوگرەوە هاتوون بۆ ئەوەی ئەجری زیاتریان دەستکەوێ ڕۆژوی خەڵکیشیان بۆ خۆیان هێناوە خواردنت پێ دەدرێتە کەسێک 2 3 10 100 چەند کەسی دەتوانی خواردنی پێ بدەیت ئەوەندە ئەتۆ دەتوانی ئەجر و پاداشتی ئەو ڕۆژە گەورانی مانگی ڕەمەزان بۆ خۆت مسۆگەرکەوی بۆ خۆت ڕاکێشی بۆیە بەڕاستی ئەنی ئەو مانگە خولێکە دەورەیەکە ئەگەر ئێمە داینین دەورەیەکی 30 ڕۆژی بێ ڕۆژیش ئێمە 15 ساعت بە ڕۆژوو بین هەموو کاتەکەی دەکاتە 450 ساعت ئێمە دەبێ وریابین لەو 450 ساعتە بەشی هەرە زەورەکەی ماوە 180 ساعتی لە بەردەستی ئێمە ماوە بریابین چۆن ئەو 180 ساعتە سوودی لێوەربگرین لە ڕەزامەندی خوای گەورەدا بەسەری ببین بە جۆرێک خوا لێمان قبولکا و لێمان وەرگێت. زۆر باشە مامۆستا زۆر جارە بیستین هاوڵاتیان ئەڵێن بارە دۆخەکە خراپە گرفتی سیاسی هەیە گرفتی بێموچەی و لاوە خراپی باری ئابووری هەیە ڕەنگە کابرا بێ تااقەت ئەڵێ تااقەتی شەو نوێژم نییە تااقەتی تەراوی هەمیە تااقەت نییە بێمە مزگەوت نوێژە جەماعەتەکان ناکەن هەیامە لە ڕووی شەرعیەوە مبەڕیرانە بای ئەوە هەن کە مرۆڤێکی مسلمان بە تایبەت لە مانگێکی پیرۆزی وەکو ڕەمەزانە کە و هەموو دەرفەتە باشەوە و هەموو کاتە گونجاو زێڕینە هەیە بۆی مسلمانێک بتوانێت دەرفەتێک بێ بۆ خۆداچوونەوە بۆ خۆنزیکردنەوە لە خوددا بەڵام بە کۆمەڵێک بیان و کۆمەڵێک مبەڕیری سادەوا بکە مەسەن نەچێتە نوێژی جەماعەتەوە یا خۆت نەچێتە شەوانی قەدر کە لە پێشمانن یا خود تەراویحەکان سونەتی تەراویح خۆی لێ بدزێتەوە. خۆی لە ڕاستیدا لە وڵاتی ئێمە لە ئێستاشدا بەتابەتی هەرێمی کوردستان فعلەن لە بارودۆخێکی زۆر ناخۆشدایە خەڵک بێزارە خەڵک وەڕەزە خەڵک گیرفانی بەتاڵە خەڵک بێکارە خەڵک ئاسۆیەکی ڕوونی لە بەردەم دیار نییە نازانێ بەرەو کوێ دەڕوا بە خۆتان ئاگادارن کە وەزعی موچە چۆنە 60 ڕۆژە خەڵک 50 60 چەندە خەڵک موچەی وەرنەگرتووە ژیان ڕوون نییە لە وڵاتی ئێمەدا بەڵام لە هەموو ئەوانەدا بەعکسەوە ئەوە دەبێت پاڵنەری زیاتر بێ بۆ ئەوەی خەڵک ڕوو لە مزگەوت بکە پاڵنەری زیاتر بێ بۆی خەڵک ڕوو لە خوا بکە پاڵنەری زیاتر بێ بۆی ئیستیغلالی ڕەمەزان بکەین ڕوو لە خوای گەورە بکەین ئەو وەزعمان بۆ خۆشکە نەک ئێمە ئەوەندەی کە وەک گیرفانمان بەتاڵە دڵیشمان بەتاڵ بێ ڕوحیشمان برسیکەین ئێمە دەبێ ئەگەر دەکرێ ئینسان گەدەی برسی بێ بەس ناکرێت ڕوحی برسی بێ ڕوح بەچێ خواردنی ڕوح چییە خواردنی ڕوح تاعەت و عیبادەتی خوایە خواردنی ڕوح ڕۆژوگرتن و دوعا و پاڕانەوە و کڕوزانەوە و لاڵانەوەیە لە لای خوا بەعکسەوە ئێمە لەو حاڵەتی تنگانە و ناڕەحەتیەدا دەبێت زیاتر ڕوو لە خوای گەورە بکەین زیاتر ڕوو لە مزگەوتەکان بکەین زیاتر ڕوو لە نوێژ و تەراویح بکەین دەست بەرزکەینەوە بە کوڵ بە دڵ زیاتر ڕوو لە خوای گەورە بکەین بۆ ئەوەی خوا ڕوومان لێ بکاتەوە بەوەی خوای گەورە ئەو وەزع ناخۆش و ناڕەحەت و خراپەمان گۆڕێ بە چاکتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئەسحابەکانی گوت فەرمووی دوعاکردن لە سێشت شتێکت بۆ دەکا مەبەستم لەو نوقتەیە ئەوەیە کە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندە سوور بوون لەسەر شتێک چەندە مەبەستیان بۆ شتێک چاک بێ بۆیان ئەوان لەسەری بەردەوام بن فەرمووی دوعاکردن لە سێشت شتێکتان بۆ دەکا یان ئەوە تا ئەو شتێک کە تۆ داوات کردو خوای گەورە پێت دەبەخشێ یان شتێکی باشترت پێ دەبەخشێ ئەوەت لێ لادەدا بە شتێکی باشترت پێ دەبەخشێ کە تۆ داوات نەکردووە بەڵام مصیبەتێکت لێ دوور دەخاتەوە خێر و خۆشیێکی دیکەت بۆ دێنێ ئەولادت بۆ ساڵح دەکا ئەولادت بۆ دەپارێزێ ماڵ و خێزان دەپارێزێ لە بەڵام مصیبەت خوای گەورە شتێکی باشترت بۆ دەکا لەوەی کە تۆ داوات کردووە یان خوای گەورە بۆ دەکاتە توێش و زاد و زەخیرە بۆ قیامەت ئەوەی مەحەلی ئیستیشهادە ئەوەی جێی سەرنجە ئەوەی ڕوانینی ئەصحابی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خەبەر و هەواڵە خۆشە وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مادام وابێت ئەگەر وابێ ئیذەن نوکثیڕ ئێمە زیاتر لە عیبادەت و خواپەرستی و چاکەدا زیاتر بەردەوام دەبین زیاد دەکەین پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام الله ئەکثەر خوای گەورە زیاتر وەڵامتان دەداتەوە ئێمە دەبێت لە ئێستادا بەڕاستی بەدوای ئەوەدا بگەڕین مادام ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە خوای گەورە دوعای تێدا قبول دەکات هەموو ڕۆژێکی ڕۆژوگر دوعای هەیە کە دوعای تێدا بکە شەوەکانی هەڵدەسێتەوە خوای پەروەردگار لە حەدیثی قودسیدا هاتووەکە بانگی عەبدەکانی دەکا عەبدەکانی خۆم کێ داوای لە خۆشبوونم لێ دەکا کێ داوای لێبوردنم لێ دەکا کێ پرسیاری هەیە کێ ئیشی هەیە با داوام لێ بکە ئەو خەڵکەی کە بێزارە و کە ماندووە و کە لە مۆزع و بار و زروفە بێزارە با هەستێ لە نیوە شەودا دەست بەرزکاتەوە بۆ لای خوای گەورە بە دڵێکی سافەوە بە یەقینەوە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام بە یەقینەوە دوعا بکەن کە خوا وەڵامتان دەداتەوە وەڵامی دوعاکانتان دەداتەوە بە یەقینەوە دوعا بکە لە خوای گەورە کە خوا بار و زروف و ژیان گوزەران و وەزعمان خۆش کات نەک لە ماڵی لێی پاڵداتەوە لە بەردەم فلیم و مسلسلات و کاتکوشتن و ئەو جۆرە شتانە
زۆر باشە ماوەستا میدیا تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە دوور بکەین و لە عیبادەتەکان بۆ پێی کە زۆرێک لە کێشە سیاسیەکان ڕووداوە سیاسیەکان لە سۆشیال میدیاکانە بڵاو دەبنەوە کاتێکی زۆرمان لێ دەبن تێڕوانی نیوەوە چێ بۆ بابەت وەڵام میدیا بە دەرەجەی لە وڵاتی ئێمە بەڕاستی بەداخەوە میدیا لەبەر ئەوەی میدیاکی لە ئاستی پێویستدا نیە میدیاکی بەرپرس نییە بە تایبەتیش ینی بەرەڵایە دەرگای نییە خاوەنی نییە ئەوە گەریسان وریای خۆی نەبێت دنیا و قیامەتی دەفەوتێنێ ئەگەر تەڵەبەیەک کە ئیمتحانی هەیە وریای خۆی نەبێ هەموو کاتەکەی دەڕوا دوایی دەرناچێت دەرەجەی کەم دێنێ دەی ئێمە هەمومان ئەو قوتابین کە لە ئیمتحانێکدان بۆ قیامەت ئەوە مانگە ڕەمەزان لە پێشمانە خولەکەت خەریکە تەواو دەبێ خولەکە خەریکە تەواو دەبێ ئیوا هەیە بەس خەریکی وەک دەڵێ بەس خەریکی ئینتەرنێت و مۆبایل و بەس مناقەشەی ئەو وەڵامدانەوەی ئەو پۆستی ئەو دەستخۆشی و وەڵامدانە وەڵامکاری لەگەڵ لە ناوخۆیدا بەس خەریکی ئەوەی هەموو کاتەکەی دەڕوە ئەوە زۆر کارەساتێکی گەورەیە من ئامۆژگاریم بۆ هەموو مسلمانان ئەوەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەموو ئەو قەناتانەی کە جا هەموو قەناتە چ فەزائیەکان چ لە سوسیال میدیا هەموو ئەو قەناتانەی کە لە کاتی ڕەمەزانیان دوور دەخەنەوە لە بەرەکەتی ڕەمەزانیان دوور دەخەنەوە هەر ئەسڵەن بیان کوژێنەوە هەر لە ماڵێدا پێ نەکرێ گوناحە لە ماڵێکی بە ڕۆژوودا لە ماڵێکی مسلمان و بە ڕۆژوودا کە ماڵ و منداڵەکە هەمووی بە ڕۆژووە قەناتێک بکاتەوە کە فلیم و مسلسلاتی لەسەرە ئێستا الحەمدولله قەناواتی فەزائی باش هەیە الحەمدولله لە هەموو تۆڕە کۆمەڵاتیەکان قەناتی باش هەیە لە جیاتی ئەوەی خۆمان بەو شتە بێکەڵکانە کات بکوژین وەرە قەناتت دەوێت تەفسیرت بۆ لێ دەدات قەناتت دەوێت حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ دەخوێنێتەوە قەنات هەیە وتاری مامۆستای ئایینی بۆ نەقڵ دەکا ئەگەر لە گەڕەکەی خۆیدا کەسێک لە گەڕەکی خۆیدا مامۆستایەکی ئایینی وەک پێویستی لێ نەبێت کە وتاری بۆ بدا ئەوە باشترین وتاری ئایینی لە شارەکانی کوردستانەوە هەڵدەبژێردرێ و لە هەندێک قەناتەوە لێ دەدرێت خەڵک گوێ لەو قەناتانە بگرێ بۆ ئەوەی بیری قیامەتی خۆی بکاتەوە بۆ ئەوەی لە دنیادا بتوانێت چۆن ڕاست دەڕوە لە دنیادا کارێک بکە جێگای ڕەزامەندی خوا بێ و هەمومان دەزانین مردن لە پێشە تەمەن دەڕوا ئاگامان لێ نییە سەرقاڵی زۆرە مەشغەڵەت زۆرە بە چ ئینسان قیامەتی وە بیر دێتەوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام بڕۆنە سەر قەبران بۆی قیامەتان بیر بێتەوە دەی وەرە تۆ ئەگەر گوێ لە وتاری ئایینی نەگری بابەتی ئایینی نەخوێنیەوە هەر ئەسڵەن فکر ناکەی بچە سەر قەبریش هەر ئەسڵەن بیر ناکەیەوە قەدر و قیمەتی ڕەمەزان بۆ دەرناکەوێ بۆیە من ئامۆژگاریم بۆ هەموو مسلمانان ئەوەیە لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی خوشکان کە لە ماڵەوەن گەنجە بەڕێزەکان قەدری ئەو مانگە ڕەمەزانە پیرۆزە بزانن کە زۆر بەقیمەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرنامەی تایبەتی هەبووە بۆ شەوەکانی بۆ ڕۆژەکانی وە بە تایبەتیش دەشەوی پیرۆز و پڕ لە قەدر و قیمەت و گەورەی لەیلەتول القەدر داین دەشەوە کۆتاییەکان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمر دەکات دەفەرمێ بە دوای لەیلەتول القەدردا بگەڕێن لە دەشەوەکاندا خۆتان بۆ ماندووکەن لە دەشەوەکاندا بەرنامەی تایبەتری هەبووە لە قورئان خوێندن لە خێر و سەدەقە و ماڵبەخشین داوا دەکەم لە مسلمانان ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە هەر کەسە بە گوێرەی توانای خۆی ئەو چەند شەو ڕۆژەی کە ماوە لە خولەکەماندا وەکو گوتم لەوانەیە 180 ساعت 200 ساعاتێک یان کەمتریشمان ماوە ئەگەر ڕەمەزانەکە 29 ڕۆژوو بێ بیقۆزینەوە بە هەموو بارەکانی خێر و سەدەقەکردن ماڵبەخشین ئیفتار سائیم و خواردندان بە خەڵکی ڕۆژوگر بەسەرکردنەوەی خەڵکی هەژار و فەقیر بە عیبادەت و خواپەرستی لە نوێژ و جەماعەت و جومعە لە تەراویح لە مانەوەی مزگەوت لە مانەوەی بەیانیەکان لە دوای نوێژی بەیانی لە مزگەوت بمێنیەوە تا هەتاو هەڵدێ حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کەسێک دوای نوێژی بەیانی لە مزگەوت دانیشێ کە نوێژی کرد و جەماعەتی کرد لە مزگەوت دانیشێ خەریکی قورئان خوێندن بێ خەریکی ذیکر بێ دوعا بێ خەریکی یادی خوا بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان خەریکی دەرس و دیراسە بێ لە مزگەوت هەتاو هەڵدێ و بە تەواوی ڕۆژ دەردەکەوێ ئینجا دوو ڕکعات نوێژ بکە وەکو ئەوەی وایە حەج و عەمرەیەکی تەواوی بەنسیب بوو بێ زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا دەرەکۆتەی لە ڕانیەوە میوانی بەرنامەکەمان و سپاس بۆ ئامۆژگارەکانی خۆی گەورە پاداشت باتەوە دەستان خۆش وڵات زیان دەچی لای ناوبرێک و دەگەڕێن وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەبتلۆن ئارامبەخشە
بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتیلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕەس خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕەس خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وڵایزان بابەتێک هەیە لە ناو مسلمانان ئاویش پێدانی سەرفیترەیە. بۆ قسەکردن لەسەر پێدانی سەرفیترە، کاتی سەرفیترە، چۆنیەتی سەرفیترە، لە گەری نەبوونی پێدانی سەرفیترەیە، وەروە بەدیلەکانی سەرفیترە، هەموو بابەتانێ و پرسیارانی کەوا ڕەنگە مسلمانان ڕۆژوانان بە تایبەتی لایەن پرسیار بێ. میوانداری زۆر بەڕێز مامۆستا هادی محەممەد زانای ئاینیمان کردووە. مامۆستا زۆر بەخێر بی. زۆر بەخێر بیت. پرسیارەکان زۆرن لەسەر سەرفیترە، بەڵام هەر بۆی بینەرانیش و یاخود ئەو لاو گەنجانەی کەوا ئێستاکە بینەرن و سەرەتای لاویانە ڕەنگە هەنێک زانیاریان نەبێ، هەر پێمان خۆشە لە ناسانی سەرفیترەوە دەست پێ بکەین بۆی بچینە ناو بابەتی سەرفیترە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا دەستخۆشیێن بەردەمێتان لە یەکەم داواکارم خوای پەروەردگار هەموو لایەک موفق و سەرکەوتووکەوە تاعات و عیبادەتی هەموو مسلمانان وەربگرێ ئینشاءالله و بێتەمایی بەختەوەری و خۆشی و لابردنی نەهامەتەکان لەسەر گەلی مسلمانی کوردمان و هەموو گەلانی مسلمانی جیهان ئینشاءالله. لە حقیقەتە ئێمە دوو جۆر لە زەکاتمان هەیە کە یەکیان پێوترێت زەکاتی مالی، یەکیان پێوترێت زەکاتی فطر. زەکاتی مالی ئەوەیە کە ئینسان سامانێکی هەبوو، پارەیەکی هەبوو، داراییەکی وای هەبوو کە هیچ حاڵەتێکی وە کە ئەو حاڵەتان ئەو مەرجانی کە بۆی دانراوە بگاتە حاڵەتی ینی حەدی نیسابی خۆی و ساڵی بەسەرا بێتەوە ئەم پارەی لای بمێنێتەوە، ئەوە زەکاتێکەوە پێوترێت زەکاتی مالی، ئەوەی کە ئینسان کە خاوەنی دارایی بێ. ئەمما زەکاتێکی تر کە ئێستا لە ڕەمەزانە پێویستە هەموو مسلمانان شارەزای بن کە پێوترێت زەکاتی سەرفیترە. هەر ناوی خۆی بخۆیەوەت، یعنی کوردەواری جوانی داناوە لە عەرەبیەکەیە زەکاتی الفیترە. زەکات الفطر یعنی ئەو بڵێن دەرکردنی ئەو پارەیە، ئەو خواردنە، ئەو شتێکە بۆ کەسێکی ڕۆژەوان ئەبێ بەکاری بێنێ، ئەبێ واجبە لەسەری ئەدای بکە و بەجێ بهێنێ. زەکاتی فطر وەکو لە کوردەواری سەرفیترە ئەو خواردنەیە ئەگەر بە خواردن حساب بکەن، یان ئەو میقدارە پارەیە کە هەر کەسێک لەسەری واجبە کاتی کە لە ڕەمەزانە بە ڕۆژوو ئەبێ لە مانگی ڕەمەزانە جا لە ئاخرەکەی شاواج ببێ لەسەر ئینسان دەری بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فرض وحديث هاتوا فمن فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر طهرة للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين. پیغمبر خدا صلی الله علیه وسلم فرمه الله پیغمبر خدا صلی الله علیه وسلم زکاتی سرفیتری واجب کرد و فرضی کرد لسر مسلمانان
لەبەر دوو هۆکار یەکیان کە ئەگەڕێتەوە بۆ ئینسان خۆی ذاتی خۆی ئەو کەسی کە بە ڕۆژوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگا ئەوەی خۆی کە فەرمی طهرة للصائم من اللغو والرفث پاکبوونەوەی ئینسانی بە ڕۆژوو لە ئەو قسە و گفتار و شتا نابەجێیانی کە نالائق و ناشایستن لەگەڵ ڕۆژووی ئینسانی مسلمانە کاتێکە ئینسان بەهۆی زەعیفیەوە جاری وایە تووڕە ئەبێ قسێکی لە دەم دەرسێ جاری وایە خوانەخواست جنێوێگەدا وە لە حاصل هەرچێک لە شتانی کە پێوتێت لە غورەفەت کەی شایەن نییە بە ئینسانی ڕۆژوان ئەمە طهرەتەن لەهو ئەمە پاکی ئەکاتەوە وەکو چۆن سەم تەماشاکە نوێژەکان لە دوای نوێژەکانەوە لە پێش نوێژەکانەوە سنەتی ڕەواتیبمان هەیە ئەم سنەتی ڕەواتیبە ئەڵێ حەدیث هەیە ئەفەرمێ فرموودە هەیە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە ئینسان کاتێک کە ئەهێنرێتە پێشەوە تەماشای نوێژەکانێکە نوزان چەند نوقسانی تایە چەندی بەجێ نەهێناوە چەندی فەوتاندووە چەندی چی کردووە چەندی بە نوقسانی کردووە ئەوهێنن لە ئەگەر ڕەواتیب و سنەتەکانی هەبێت لەوە بۆی تەواوەکەن ئەمیش بە هەمان شێوە ئەم زەکاتی فطرە چۆنەڵە پاک نوقسان پڕکردنەوەی نوقسانیەکانی ئەم ڕۆژوەیە هەندێک بە وەکو ئەی شوبێن بە سوژدەی سەهو چۆن ئینسان لە نوێژە ئینسان کاتێک سەجدێ نوێژەکەی غەڵەتێکی تیاوێ یان نەبیر چوونێکی بێ نوقسانێکی بێ بە سەجدەی سەهو تەکمیلیەکە و ئەو نوقسانی پڕەکاتەوە بە هەمان شێوە ئەم زەکاتی سەرفیترێش پاکردنەوە و نوقسان تەواوکردنی نوقسانی و تەکمیلکردنی ڕۆژوەکەیەتی یعنی پاراستنیەتی و پاکردنەوەیەتی لەو شتانی کە لە ڕیداوە ئەمە بۆ ذاتی ئینسان خۆی پێویستە هەموو کەسێک لەسەرێتی واجبەکە ئەوە بدە بۆی ئەم ڕۆژوەی بە پاک و پاڵفتەیی و ڕێکوپێکی و بێکەم و کوڕی بگاتە لای خۆی پەروەردگار لایەکی ترەوە کە خۆی پێغەمبەری خوا سەڵ حکمەتێکی تری بەیانەکە ئاشکراکە کافرمێ طعمة للمساکین یعنی خواردنی هەژارانیشە ئەمە لایەنی ئینسان خۆی وەکو نزیک بوونەوە لە خۆی پەروەردگار ئەی بەخشێ بە هەمان شێوە جارێکی تر ئەی بەخشێتەوە نزیک بوونەوە هەم لەخوا و هەم بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بۆ هەستکردن بە معانات و ناڕەحەتیەکانی یەکتری و بۆ ئەوەی کە بزانی برا هەژارەکەت وەکو برای تۆیە پێویستە وەکو تۆ خۆشحاڵ بێ وەکو تۆ سفرەی ڕازاوە بێ وەکو تۆ تێر بێ و دوور بێ لەو شتانی کە بێتە مای ئەوەی کە چۆنە لە خەلەل و ناخۆشیەک لە ڕۆژەکانی بە تایبەتی جەژنا دروست زۆر باشە مامۆستا من ئەو پرسیارەش هەر دێت چۆن بەکی بدەین و چۆن بیدەین و بەچی بدەین بەڵام بە شێوەیەکی گشتی کەواتە زەکاتی سەرفیترە بۆ هەموو سەرێک بەکو کوردەواری دەڵێ ئەوەی سەری پێوە بێ فیترەتێکی هەبێ زەکاتی لە سەرواجبە باتە هەموو کەسێک مسلمان بێ خۆی بە مسلمان دابنێ مەرجە لەسەری زەکاتی سەرفیتەی لەسرە بە هەموو تەمەنە جیاوازەکانیشەوە بەڵێ لا فرمديك تعالى فرض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر على كل حر وعبد ذكر أو أنثى وذكر وأنثى من المسلمين أو قيدش تياهات يعني بيغني صلى الله عليه وسلم زكاة سرفيتري الواجب كل سر همو كسيك جاء بندبي آزاد بيوكو كاتي خوي وزيات الهبوة ونير بي ميبي وصغير أو كبير أوش هلا فرمدكيات وبشوك بيان قوربي بۆیە ئینسان ینی کاتێک کە تۆ خاوەنی ماڵ مناڵی لەسەر باوکی خاوەن ماڵەکە واجبە کە بەڕاستی سەرفیترێ هەر هەمووی دەربکە یعنی ئیتر مناڵ بێ بچووک بێ گەورە بێ چونکە زەکاتی سەرفیترەیە ینی گوتمان ئەمە چۆن لە زەریبەیەکی شخصیە زەریبەیەکی بەدەنیە زەریبەیەکی تاکە زەریبەی مالی نییە ینی کەسێکی لابێ خاوەنی سەر سامان بێ ئینجا بەڵام نە ئەمە سەرفیترێکی ینی لەسەر هەموو کەسێکە زەریبەیە کە دانراوە لەسەر هەموو ڕەسێک هەموو سەرێک هەموو کەسێک ینی بچووک بێ گەورە بێ حتا خلافی لەوەی کە ئایا ئەو مناڵی کە خەریکە نزیک بۆتەوە ینی لە دایکبوونی یا هێشتا ئافرەتێک هەیە حاملەیە بە مناڵێک ئایا ئەوە ئیکەوە یانەیەکە خلافی لەبێن عولەما ڕاوبۆچوونی جیاواز یعنی هەندێک ڕەن کە ئەگەر 120 ڕۆژی تەواو کردبووە ئەوش لەسرە بۆی بدرێەوە هەندێکی ڕەن ئەگەر ئەو شەوە لە دایک بوو کە شەوی جەژنە یان ڕۆژێک پێش جەژنە دایک بوو لەسەری واجبە بدرێت کەواتە ئەمە لەسەر هەموو کەسێکە بناڵ و بچووک و گەورە و ئیتر با مناڵەکانیش بە ڕۆژوو نەبن مادام لەسەر نەفەقەیان لەسەر باوکە ئەو باوکە لە واجبە لەسەری کە هی خۆی و خێزانی و مناڵەکانیش دەربکات ماوەسا پێوەری دیاریکردنی سەرفیترە لەسەر چ پێوەرێک دیاری دەکرێت واتە ئەو بڕی کە دەدرێت لەسەر چ پێوەرەکە لە ئێستادا پێم وابێت 2500 پێ دوانی ئەمە ڕێژەیەکی کەمە و شتێکی واناکات لە ئێستاە
خۆزگایە ئەو مەسئلەیە حل بکرایە بە هەندێک پێوەەر یەکێک لەوانە کە ئایا خەڵکی ئەمڕۆ چی ئەخوا ممکنە زوو خەڵکی زوو بە خورما ژیابن بەس خەڵکی ئێستا بە خورما ناژین خەڵکی زوو بە مێوش ژیابن ممکنە ئێستا ناژی بە مێوش بۆ نمونە بۆیە بەڕاستی علەما زۆر قسەیان لەسەر کردووە لە کۆنەوەکو تاکوی ئێستا ڕاو بۆچوونی جیاواز هەیە پێوەرەکان ئەوەی بە پێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دانراوە کە أخرج رسول الله صلى الله عليه وسلم صاعا من تمر أو صاعا من شعير أو صاعا من زبيب صاع تقريبا ألين زيكي يعني في صاع لم يوج صاع لخرمان صاع ل جوي در كردو كو زكاتي سرفيترا أو كاتك أو كاتب راستيشتانك هبوك شون الله يتر إنساني بيجيا أو جورشتان زياتر بكار هاتوا بلام لفقه إسلامية أو بيوريك دان راوك بيوريك جيجيرا الله يخرج عن غالب قوت أهل البلد خلقي أو شارع زياتر شي بكارهن شي أخوان لسر أو بناكره استبون من أجر ليش نفتوا أوان دانا وكدو 2500 دينار دانا ولا حد أقليتي يعني وكسي تواني أو نهيبة أو بدا جناب أجر أو تواني زياتر بها زياتر بدا بوي يعني أو ببيوري أوان دانا وأزانم ك بون من كيلو برنجي باش كخلقي بكاري دين خود بو خود كإنسان براسي كاتك سرفي تدركي نابي سيري أوكي كخود أبي سيري أوكي كخود شيء أهوي أبيش لقلتها همان شد بخوا باش داربه إذا خود بون من تو برنجي محمود أخوي كيسا ناوبانغي كي برنجي أحمد أخوي برنجي كي لو بابتانا أخوي بلام تو شي برنجي شي بايعية برنجي كي كمتير بكري تو أما بكي بابا سرفي ترنا بهيش أو خلق بعام شيء أخوة وخوش شيء أخوي مشترك بينكم. مثلا ما وصف فلسفة كو بمشي ويا هر کسی یک بون من صرفی تری خوم دادم اگر جمع خوراکی کی خوم باید چند به مثلا من به 5000 به 10000 هر جمع خوراکی مصرفی خوم که اتا شرعیاً لسر خوشم واجبه صرفی تری شخصی خوم بشی 10000 بدم فقیر یا خود به پیچانه و یکی کتر بیدات من بمشي ويا يعني زياد وكم دكات يعني بلام حد كمكي مثلا لدوني وكم ترنبي لا حد كمكي لدوني وكم ترنبي وبراسيش اواج بيوريك جوانا كانسان خوي بزاني بسن يعني ناني كي باشا لبعضار عيساتو برو شلو برنجيكي قوشتي لقلها بيه ترتيبات بيه تقريبا بسنة او براسيش تكي باش او لا كيتريشو هندق لزانان افرمون كيف سر مستواي معيشتي مش كوملقا معيشتي كوملقا لتش آستيك يعني سجاري واي لآستيكي زور نزمان وكنا وتكاني لاي خومان وكاتا اتواني برنجو خواردن او جورشتانا همو يعني خلق بيويستي بو حاجي بيبو براستي بلام كمستوى معيشة برزبته وكاتبه توش بيقوري براسي او كاتلانه 2500 شتكي وانا به بو اواني كل مستوى توانين بين مستوى تو ب 2500 ممكن نيته مستوى تو واسا كودنگي زانان او که خواردنك باشتر ببخشي خود باركا من نالم كودنگي لسر بلام چونکە خلافە هەرشتێک خلافە بوو معناه وانی ئیجماع بکڵی شەقەکە هەرسێ ئیمامەکە ئیمامی شافعی و ئیمامی مالک و ئیمامی ئەحمەد لەسەر ئەوەن کە خواردن بێ بۆ ئەوان ئەڵن کاکە نەس لەسەر خواردن هاتووە چکە باسی تەمر و زەبیب و شەعیر و ئەو جۆرە شتانەکە بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە ئەڵێ ناتوانرێ یعنی بەدەلەکەیشی بدرێت کە پارەیە جل خوش و نيوتو إمام أبو حنيفة يعني براسي هستكي أمان زور نزيكتر للروح شريعته وشون كان في غير خاصة أغنوهم في هذا اليوم لم رجا باحتياج يعني كان شيء مساكين فقير هجار كان كم دستكان لم رجا وين يمكن كيتر احتياج نبن يعني بدل خوش من يعني أو شتي كبيس أبو شوروش جج نهان به وين يمكن يعني بياندني جا علماء هاتون سر أما سلوا أقسام كردوا لا إمام أبو حنيفة رضي الله عنه أتوان رب بارا بدري لباتي خواردن إمام أبو حنيفة لخوي نيوتوا بلقي زورة لو أنا بلقي عمري كوري عبد العزيز وهاي كردوا أبو ذر كبير صلى الله عليه وسلم ناردي ويمن وهاي كردوا عمري كوري عبد العزيز رضي الله عنه نامين نسيبه والي كي كنا يعديبه لبصرة وتي لسر هر کس زکاتی سر فطره یکی 9 درهمیان لیور بگیره
نصف درهم نيو درهمان لێوە بگرە ئەمە چی کەواتە نەیفەرموو خواردنیان لێوەرگرو و خوڕمایان لێوەربگرە ئەمانە فەرمووی خواردن فەرمووی نیو درهەمیان لێوەربگرە و لەگەڵ ئەم ڕێیە ئەبوو حەنیفە کە وا فەرمێ حەسەنی بەسری لەگەڵیەتی عومەری کوڕی عەبدولعەزیز لەگەڵیەتی باشە ئیسحاق لەگەڵیەتی ئیمامی ثەوری لەگەڵیەتی معاویە لەگەڵیەتی يعني حتى ابن تيمية لقلياتي الله أكيد يصير مصلحتي خلقي أو الرجاء شيء وين مصلحة بو باشتر بو بروني أبرد برا بو أن باشتر بو زور باش خلافي كزور هاي لسري حزناكم شين أو خلافه بلام أو أنا ألم كاك أم مسألة رجعنا أو أنا جورنا كري يعني شيء مصلحته شيء بكلكي خلق دي أمر أو بكر زور باشا كيش يعني أويا كسر في تركي بيبدري ئایا کوڕ دەتوانێت بیات بە باوکو دایکی یاخود دایک و باوک دەتوانێت بیات بە کوڕی ینی کێ دەگرێتەوەی کە شایانی بێت ئەو سەرفیترەی پێ بدرێت والله یەکوتمان پێغەمبەری خوا کە فەرمووی طعمة للمساکین بۆ کێ بۆ هەژارانە حتى خلافەیە لەسەر ئەوەی کە ئایا ئەو هەش جۆرە خەڵکەی کە لە زەکات ئایانگرێتەوە ئایا سەرفیترش ئایانگرێتەوە خلاف هەیە لەو بینە هەندێک لەن هەتاکو فەقیر و هەژار هەبێ فی سەبیل الله نایگرێتەوە بۆ نمونە کەناڵێک نایگرێتەوە ینی ڕێکخراوێک نایگرێتەوە مادام فەقیر و هەژار هەبێ فەقیر و هەژاریش هەتاکو يعني ئەو يعني شخصی فەقیر و هەژار هەبێت نابێ لەوە تێپەڕ بکە و دایک و باوک ئەویش دیسان بەڕاستی ئەو جیاوازی بۆ چوونی زۆر هەیە بەڵام على الأكثر نا دایک کوڕ ئەگەر دایک و باوکە فەقیر بن کوڕ ئەگەر مناڵی خۆت بی بە دایک و باوکت بە هیچ شێوە ناکرێت چونکە تۆ دایک و باوک نەفەقی لەسەر تۆیە واجبە تۆ بە خێویان بکەی لەبەرەوە وەکوایە لەم گیرفان بۆ گیرفان هەر بۆ خۆتە بگەڕێتەوە لە حاڵێکە ئەوە خلافێکی لە حاڵەکە ئینسان ئەتوانێت کاتێکە ئەمە سەرفیترە ئێمە کەمە بەڵام ئەگەر زەکاتێکی وشتێکی بوو بیا بە باوکی و دایکی ئەو کات ئەوەش ناوێت بۆ باوک و دایک بەڵام لە حاڵەکە بەڕونە باوکی قەرزار بووە لەسەر مەسئلەیەک لەسەر خانوکردنەوەیەک لەسەر هەر شتێک لە شتێکی باشە تۆشی بۆرنم پارەی ئەدیتی بە باوکت قەرزەکەی بۆ دەیت چکە لەوانی نەتوانی خۆت قەرزەکەی بۆێتەوە بەڵام وەکو زەکات بتوانی بدەیتەوە ئەمە حاڵەتێکە عولەما قسەیان لەسەر کردو ڕیان پێداوە ئەمما لە حاڵەتی ترا یعنی تۆ حتى باوک بیدا بە کوڕیشی هەر باش نییە چونکە هەر لەسەرەتی واجبە بە خێری بکا بەڕاستی بەڵام على الأكثر يعني بە قوترینیان ئەوەیە کە کوڕ ناتوانێت بیدا بە باوکی کچ ناتوانێت بە باوک و دایکی بەتایبەتی کوڕیش باوک و دایکی لەبەرەوەی واجبە لەسەر ئینسان دایک و باوکی بەخێو کات نابێت لە زەکاتی سەرفیترە بیانداتێ چونکە ئەوێ بۆ غەیری چۆنەڵێ خانەوادی خۆی دەربچێت ئەم زەکاتەوە بە وەکو بڵێ یارمەتیدان و هاوکاری مجتەمع و کۆمەلگا بێ زۆر باش ماوەسا کاتی سەرفیترە زۆر جار مەسەڵەن خەڵکی زۆر پرسیار لەسەرەوە کە کاتی سەرفیترە بە تایبەت لە مانگی ڕەمەزانەیە لە کێوە بۆ کەی یان تاکی گونجاوە سەرفیترە و سەرفیترش پێم وابێ ڕاستەخۆ ئەبێ بگات یانێ نەگەوەی تۆ لە شوێنێک دانی دوای 6 مانگی تر بگاتە لای کەسێک واتە ئەو بابەتانە وایە بە پێی شەرعی گەیاندن و چۆنیەتی دانی سەرفیترەکان کاتەکەی لەمە وە فوقەها ڕێیان جیاوازە بەڵێ زۆرتریان لەگەڵ ئەو ڕێیان کە تەبەن کەی واجبە بێ با بینی سەرەوە کەی ئینسان لەسەری واجب نییە هەتاکو شەو ڕۆژی جەژن وەتەوا واجبە لەسەری پێش نوێژی جەژن یعنی پێش نوێژی جەژن بکەی بێت تۆ ئەم سەرفیترێت دەرکردێت بەس باش ماوەسا ئەگەر بڕەپارەیەک بێت هەژارێکە باشتر نیە پێش ئەوەی جەژنەکە بات بیات جا ئەگەینە سەرۆش یعنی عولەما ئەویان دانا وەکو واجبی ئەمما ئەگەر خەڵکێک هەیە ئێستا پێویستی بە پارەکەی ئێستا پێویستی بەوە هەیە کە حاجە و پێویستێکی خۆی دەفع کاپی بۆیە ڕێیان داوە بەتایبەتی لە مەذهەبی ئیمامی شافعیە لە سەرەتای ڕەمەزان و ناوەڕاستی ڕەمەزان و ئاخری ڕەمەزان ئەتوانێت ئینسان بیدا بەتایبەتیش کە کاتێک شار گەورە بووە و کاتێک کە وڵات جوانی چۆنەڵێ پەرش و بڵاو بۆ وەکو جاران نەماوە لە مەکەیەکە هەمویان بەیەکەوە لەسەر یعنی لە یەک ڕۆژێکە لە یەک کاتە ئەبواە بیاندا بە یەکتری و وەکو یەک نانیان بخواردایە ما اینجا کە ئەو لایەکی و لایەکی دیشەوە کە مادەم بۆتە پارە کە مادەم بۆتە بەدەلی ئەو خواردنە ینی خواردن نییە و تۆ پارەکە ئەدەی ئیترە و کاتە لە پێشی جەژنا ئەیدەی لە شەڕۆژی جەژنا ئەیدەی لە ناوەڕاستی ڕەمەزانە یان لە سەرەتای ڕەمەزانە هیچ مشکلەیەک نییە و احتیادیە و مەذهەبی ئیمامی شافعی لەگەڵیەتی زۆر باشە ماوەستا پرسیارێکی تریش دێتەکایەوە ئەگەر مسلمانێک خانەوادەیەک بۆ نمونە 8 نەفەرن 10 نەفەرن 5 نەفەرن 4 هەر ژمارەیە کەوا ڕێژەکەیان کەمێک زیاد بێ بەڵام بەڕاستی هەژارن توانای پێدانی سەرفیترە یا ڕەنگە هەر نەیان بێت تا بیدەن بەڵام لە دڵەوە پێیان خۆش بێ سەرفیترە بدەن ڕەنگە خەیریشان بۆ ناتبێت لەو خێرێ بۆیان ناتۆ سەرفیترەی خۆشیان بدەن
ئەو حاڵەتە شەرعی یاخود مامەڵەی شەرع لەگەڵ ئەم حاڵەتەیە چۆنە ئایلەیەک خانەوادەیەک یعنی هەر هیچیان نییە بدەن ڕەنگە زۆر بێ لە کۆمەلگای ینی یەک شخصیش بێ مەسەن لە ڕووی توانای پێدانی سەرفیتری هەیە خۆی وەکوتمان حەدیثەکەی ولا فەرمودەکە کە هاتووە لەسەر هەموو کەسی واجب کردووە جا ئەو هەموو کەس دەوڵەمەند و فەقیری شەگرێتەوە فەقیر و هەژارەکانیش ئەڵێ بوو ئەوەی کە وەصفی ئەویان بێت بەسەرا کە ينفقون في السراء والضراء ئەوانی کە لە خۆشی و لە ناڕەحەتیەکانیشە ئەبەخشن بۆی ئەمانیش بەڕاستی بچنە ڕیزی ئەو کەسانی کە ئینفاقەکەن کە اليد العليا خير من اليد السفلى با ببەخشن با فێری ئەوە بن ببەخشن و باوەڕێن بەوە هەبێت کە خوای پەروەردگار جێگای پڕ ئەکاتەوە ئەگەر مەجای تیاوێ هەتاکو و بکرێ ئینسان با لەوەشی کە خۆی بۆی هاتوو ببەخشێتەوە ئەوە لەسەری واجبە بێکایی بوو و ئەگەر نەیبوو هەر نەیبوو ئەوەی تر تەکلیفی لەسەر هەڵگیراوە هیچی لەسەر نییە بەڵام وا باشترە کە ئینسان بەڕاستی مجتەمەعەکان ئەڵێ بۆی کۆمەلگاکان بەیەکەوە دڵیان بەیەکەوە بەستراوێ هەست بە معاناتی یەکتری بکەن و خۆشەویستیان بۆ یەکتری دەرببڕن با ئەم فەقیریش بێت نەیشی بێت بەو شێوەیە بەڵام بە قەدەری خۆی هەر بیبەخشێ هەر بیبەخشێ و هەر بیدا باشتر زۆر باش مامۆستا ئەگەر هەر نەیدا بەڵێن کەسێک چاچنۆکە و ڕزی لەو پارەکە نادات حکومەکەی چییە؟ ڕۆژەکەی قبول نابێت ناتوانین لە ڕۆژەکەی قبوڵان نا بەس چۆن لە هینا نقصانێک لە ڕۆژەکە هەیە و واجبێکی تەرک کردووە و گوناهبارە بێ پێی حتا ئەو کەسەی کە لە ڕۆژی جەژن یعنی پێش ڕۆژی نوێژی جەژن دەری تاکو تا ئەگاتە پێش نوێژی جەژن دەری ناکە حکومی ئەوە چییە کەوتە دوای نوێژی جەژنەوە ئەوە علەما فەرمون سەدەقەیە کە لە سەدەقات و پێی ناوترێت زەکات سەرفیترە و بۆکو سەرفیترە حسابی بۆ ناکرێت یاڵێن هەر لەسەری ئەمێنێت وەکو قەرز ئەوێ هەر بیداتەوە ئەگەر ساڵێکی تریش بێت واتە مسلمانان ئەبێ پێش نوێژی جەژنی ڕەمەزان سەرفیتریان دابێت یعنی لە ناو مانگی ڕەمەزانە دەبێت سەرفیتر بەڵێ لە سەرەتای ڕەمەزان تا ئاخیر ڕەمەزان و ئەگەر بە باشی زانی چۆنی بە مەسلحەت زانی خۆی بۆ من ئەگەر کەسێک هەیە خواردن نەدا ئێمە هەردوو لاکە هی نەکەین ئەگەر کەسێک هەیە خواردن نەدا حەزکە ئەم خواردنی کە خۆی ئەیخوا لە ڕۆژی جەژنا کەسێکی فەقیر و هەژار ماڵێکی وا ئەناسەیە کە لەو حەزەکە ئەوانیش هەمان خواردنی ئەم خۆن ئەتوانین لە شەو ڕۆژی جەژنا بۆیان بنێرێ بەڵام خەڵکانێکی تر هەن کە پێشتر پێویستیان بە خواردنەکە یان پێویستیان بە پارەکەیە بۆ احتیاجاتی تری پێویستیانە ئەوە ئەو کاتە ئەتوانێت لە پێشی جەژنا بینێرێ هەندێک گەڵن کە زۆر قوڵیەکەن یعنی زۆر قورسەکەن کە ئەڵەن هەر کەسێک لە پێشە و ڕۆژی جەژنان دابێتی ئەبێ بیگەڕێنێتەوە و قەضای کاتەوە چونکە دەرنەچۆشتی وانە بە هیچ شێوەیەک وە ئەگەر قسەیشی لەسەر بێ بەڕاستی زەعیفە چونکە مادام ئینسان زەکاتی یعنی عولەما ڕێیان پێداوە کە لە سەرەتای ڕەمەزانم و لە ڕەمەزانایە کە ئیتر ئینسان یعنی کاتی بە ڕۆژوبوونی ئینسانە ئیتر با لە ئاخری ڕەمەزانیشانە بێ و لە سەرەتا و لە کۆتایەکی شابێرە ناوەڕاستەکەیا بێ هەر زەکاتی سەرفیترەکەی دەرچوە و ئینشاءڵڵا قبوڵ و هیچ مشکلێکی تیان نیە ماوەسا کەسێک زەکاتەیە لەگەڵیشیدا سەرفیترەکە ئیاد بە هێک کەس گونجاوە بێتەوە ڕێگە پێدراوە مادام فەقیر و هەژارە فەرقی نییە زەکاتەکەی بۆ کێ بۆ فەقیر و هەژار بێ و سەرفیترەکەیشی بە هەمان شێوە بۆ فەقیر و هەژار بێ بەس وا باشە ینی بیدا بە عایلەیەک یعنی بۆ منە سەرفیترەکەی بە تایبەتی بەڵام وەکو زەکات حاڵەتێکی جیاوازیە حاڵەت ینی ئیدا بە کەسێک کە پێویستەتی ئەویش یا خاوەنی عایلەیە یان کەسێکی شخصێکە بە تەنیا بەڵام فەقیرە مشکلی نییە بەڵام سەرفیترەکەش بە هەمان شێوە ئیدا بە کەسێکی فەقیری تر فەقیر و هەژار بێ جا خاوەن عایلە بێ یان نەبێ بەڵام باشتر وایە خاوەنی عایلە بێ زۆر باش ئەم پێم خۆشە تۆ لێرەوە پەیامێک بە هەموو ئەو کەسانە بنێریت یاخود پەیامت بۆ کەسانە چیە کە پارەدارن یاخود لە ڕووی مادیەوە وەزعیان باشە یاخود کەمێک ژەمە خواردن لە خۆیان زیاتریان هەیە بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی تریش کە ڕەنگە ئێساکە محتاجی نانی ئەم ئێوارەیە بن یاخود دەرفەتێک هاتوۆتە پێشەوە کەەوە پیرۆزەکانی قەدر لە بەردەممانایەکەوە خێر و خێراتەکان یاخود با بڵین ئاوادانکردنەوەی چەند ماڵێکەوە هەیژنا لە شەوەکانی قەدردا دەنیشن با کۆمەڵی خواردنیان هەبێ ڕێنماییت پەیامت داواکاریت لە کەسانی هەبوو وەڵی جا داواکاریم لە هەموو موسڵمانان ئەوانی کە خوای گەورە پێی بەخشیون و بەسەری کردوونەوە بەسەرەت و سامان نیعمەتی خۆی بەسەر ڕژاندون بەڕاستی ئینسان موسڵمان کاتێکە هاتە ناوت بازنەی ئیسلامەوە یەکێک لەو شتانی کە ئەبنە بەڵگە لەسەر صدق و ڕاستیەتی ئەم بەندەیە لەگەڵ خوای پەروەردگارە سەدەقەیە چونکە سەدەقە خۆی لە صدقەوە هاتووە یعنی تۆ ئەیسەلمێنی بەڵگە ئەیسەلمێنی کە تۆ یان ئیسباتێکی بەوەی کە تۆ ئیماندار و باوەڕداری ڕاستەقینەی
کاتێک کە سەدەقە ناکەی نابەخشی وەلەو کەمیش بێ وەلەو نەشت بێ وەلەو خاوەن سەرەوە سامانیش نەبی هەر بەخشینی دنیا بە هیچ شێوەیەک وەڵاهی نیشانەی ئەوەیە کە ئینسان بەڕاستی ئیمانەکەی لەقە ئیمانەکەی زەعیفە ئیمانەکەی تەواو نییە چونکە سەدەقە خۆی ئەڵەن لە صدقەوە هاتووی عین لەوە هاتوو کە ئینسان بەڕاستی دەری ئەبڕێ بۆ خوای پەروەردگارەوە بۆ خەڵکی کە من باوەڕی تەواوم بە ڕەزاقیەتی خوای پەروەردگار هەیە کە کەسی کە بەخشێ بەڕاستی بە باوەڕی هەبێ بە خوای پەروەردگار کە خوای گەورە لەوە باشتری ئەداتەوە وخوای گەورە ڕازقە و ئەم ناخە و پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی سوێنی خواردووە کە لا ينقص صدقة من مال يعني صدقة لمال كم ناكاتەوە بەڕاستی بەڵێ لە تۆ لە بەرچاوتە وازنی کەم بەڵام لە حقیقەتە بەڕاستی ئەو ماڵ چۆن کەم ناکە ینی بەرەکەتی تێکەوێت دوورەبی لە نەخۆشی بەڵاو ناڕەحەتی تێگەی بران پارەکەت سەلامەتە بێ سەر سامانەکەت سەلامەتە بێ تێگەی چکە لە کوردەواری هەڵێ هەیە شتێک هەیەڵێ ئەوەی نەیدەی بە حەق ئەبێ بیدەی بە شەق جاری وایە بە حەق نایدەی بە کەسێک کە پەڕاستی ئەزانی پێویستێتی ئەزانی هەژارە بەڵام دوایی شتێکت دێ بەسەرا مەجبوری سیارەکە دامێکە مەجبوری 6-7 دەوەڕقی تاسە بکەی بۆ نمونە شتێکی دێ بەسەرا لەبەرەوە بەڕاستی ئینسانی مسلمان کە باوەڕی و صدقی باوەڕی هەیە بەخوای پەروەردگار با ئەو باوەڕی بسەلمێنێ کە صدق و ڕاستە و دروستە و يعني ئیمانەکەی بەقووەتە و ئیمان لەگەڵ خوای پەروەردگارە خۆی نزیک کاتەوە لە خوای پەروەردگار ئەم بەخشینەوە داواکارم لە هەموو مسلمانان بەڕاستی لەم کاتەیە خەڵکێکی زۆر لە ناڕەحەتیان کەسابەت کەم بۆتەوە ئەم ماسلەی نەخۆشی کە هات بەسەرا خەڵکێکی زۆر بازاڕ و دوکانیان داخستووە خەڵکێکی زۆری کرێکی تووشی نەهامەتی بوون خەڵکێکی زۆری کە تووشی زەرەر بوون ئەوانی کە خوای پەروەردگار پێیداون و زیاتر پێبەخشون بەڕاستی با لەم کاتەیە بەڕاستی یەکتری بەسەر بکەینەوە بە تایبەتیش لە ڕەمەزانەوە هەوڵ بدەین مجتەمع و کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی بەختەوەر بێ کۆمەڵگایەک بێ کە دڵی بە ئیسلام و مسلمانان خۆش بێ بەڕاستی مسلمانان بیسەلمێن کە ئەوان بەڕاستی خاوەنی پەیامن بەڕاستی خاوەنی ئەوان کە دڵسۆزن بۆ میلەتی خۆیان نەک خەڵکانێکی دوور لە ئیسلامی دز و گەندەڵ و ئەوانی قۆرخی و سامان میلەتیان کردو بۆ خۆیان و بۆ کەس و کار و عایلەیان بەڵام با مسلمانان بیسەلمێن بۆ عالم بۆ تایبەتیش لەناو خۆمانە وەکو بڵێ مجتەمەعی کوردیمان بە تایبەتی لەناو خەڵکی خۆمانەکە کە ئێمە بەڕاستی دڵسۆزین بۆ میلەتی خۆمان ئێمن کە ئەگەر ڕۆژان توانیمان بینە خاوەنی وڵات ئێمن ئەتوانین کە خزمەتی گەل و نیشتمان وڵاتی خۆمان بکەین بۆیە لەسەر مسلمان واجبە بەڕاستی وەکو واجبێکی خوایی کە ئەگەر با کەسێک خەڵکانێکن کە پارەی ئەویان نییە بگاتە زەکاتی ئەوەی زەکاتی لێ بدەن بەڵام با هەر دەستگرۆی مجتەمع بن دەستگرۆی کۆمەڵگا بن شتێک لە خۆت زیادە بتوانی بیبەخشی بتوانی هاوکاری برا مسلمانەکە بکەی لە بە هەر شێوەیەکە ئەتوانی جایتر جاری وەشێ خۆ ئەم بەخشینە ئێمە ئێستا باس لە پارە و سەرەت و سامانێکەکەین بەڵام جاری وایە بەخشینە ئینسانی مسلمانی ئەنانی نەبێ بەڕاستی لە هەموو شتێکە هاوکاری برا مسلمانەکەی بێ برا خوشکە مسلمانەکەی بێ علمێکت پێ بتوانی بیگەێنی هونەرێک ئەزانی بتوانی فێری بکەی هەر شتێک لە شتەکان ئینسان لە سەرەتی هەموو شتێک زەکاتی هەیە هەموو شتێک زەکاتی بەڵام بە تایبەتی لەم کاتە من بەڕاستی چەند جار داوا کراوە و داوا ئەکرێت و الحەمدولله ئەتوانین بڵێین مسلمانان لەو ئاستیان لەخوا بەزای بخوای گەورە زەخێریان باتەوە ئەوانی کە خاوەنی سەرەت و سامان و ئەوانی کە مسلمان و باوەڕ و دینیان هەیە و باوەڕیان بەخوا و پێغەمبەرەکەی بە ڕۆژی دوایی هەیە الحەمدولله ینی ئەتوانم بڵێم ئەگەر ممکنە بەو شێوەی کە پێویستە بگاتێت جێی خۆی لەوانە نقصانی هەبێ ئەمما وەکو ئەوەی کە هەستا بن بەوەی کە واجبە لە سەریان و ئەوەی کە ئەبێتە مایە نزیکبوونەوە لە خوای پەروەردگار و بەختەوەرکردنی کۆمەڵگا الحەمدولله پێم وایە کەمتر خەم نەبوون ئەوانی کە مسلمان ئەوانی کە خاوەنی سەرەت و سامان و مسلمان و باوەڕیان هەیە بەخوای گەورە الحەمدولله و ئەوانی کە بە ڕۆژوون وەکو هەموو خەڵک لەو لایەنەوە الحەمدولله کەمتر خەیمان بەڵام ممکنە لە هەنێک شتی ترا ینی زۆر لەسەری بکۆڵنەوە ئەوە پێشێ پێی ناشێ ئەبێ آخر وڵا ماڵی هەیە آخر سیارەی هەیە آخر نازانم چی هەیە ئیکا کە آخر هەنێک شت هەیە پێوتر لە فقی ئیسلامی حاجاتی ئەسڵیە ئینسان پێویستی بەوە هەیە کە سیارێکی هەیە پێویستێ بێ خانوویەکی هەبێ بەڵام ئەم خان و پارەی ئەم خان و سیارەیە یعنی خۆ ئیسلام داوای نەکردو کاتێک کە نەتبوو ئەبێ بیفرۆشیت و بچیتە سەحرا نابێ مسلمان دەستگرۆیی بکەن با بیر لەوە نەکەن و یعنی ئەوەندە شت ورد نەکەنەوە نەشت قوڵ نەکەنەوە بەس بگاتە حەقی یعنی خەڵکی مستحقی خۆی شتێکی باشە ئینشاءالله زۆر باشە مامۆستا هادی محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکانی بۆ ئامۆژگارەکانی خۆی گەورە پاداش بێتەوە ئینشاءالله سەڵات عزیزان دەچینە لای زانیاریەک باز لە کاتەکانی ڕۆژ و گرتن لە جیهاندا دەکات پێکەوە بینەری دەبین
جیاوازی کاتژمێرەکانی ڕۆژووبوون لە وڵاتانی جیهاندا. کەمترین ماوەی بە ڕۆژووبوون لە جیهاندا 11 کاتژمێر و نیوە و زۆرترین ماوەش 20 کاتژمێرە. کیشوەری ئەفریقیا ماوەی ڕۆژووگرتن 11 کاتژمێر و نیوە. باشووری ئەفریقیا 13 کاتژمێرە. لە کینیا 14 کاتژمێر. لە ئەسیوبیا و یەمەن 14 کاتژمێر و نیو. لە سوودان 15 کاتژمێر و نیو. لە وڵاتانی میسر و مەغریب 16 کاتژمێر موسڵمانان دەبێت بە ڕۆژوو بن. لە کیشوەری ئەوروپا موسڵمانان لە وڵاتانی نەرویج و فینلەندا 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. لە وڵاتانی ئیسپانیا و فەڕەنسا و ئیتالیا 16 بۆ 18 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. لە وڵاتانی باکوور و ڕۆژهەڵاتی ئەوروپا 16 بۆ 7 کاتژمێر و نیو بە ڕۆژوو دەبن. ئەمریکای باشوور ماوەی بە ڕۆژووبوون لە ئەرجەنتین و شیلی 11 کاتژمێر و نیوە. بەرازیل 12 کاتژمێر و نیو. چین 16 کاتژمێر و نیو. خوارووی ڕۆژهەڵاتی ئاسیا سەنگافورە و مالیزیا 13 کاتژمێر و نیو. تایلەند 14 کاتژمێر. هندستان و بەنگلادیش و پاکستان 16 کاتژمێر. ئوسترالیا و نیوزلەندا کەمترین کات بە ڕۆژوو دەبن کە 11 کاتژمێر و نیوە. وڵاتانی عەرەبی مەغریب و عێراق و لوبنان و سووریا 16 کاتژمێر. سعودیا و قەتەر و ئیمارات 15 کاتژمێر. فەڵەستین و کۆیت 15 کاتژمێر و نیو. زۆرترین ماوەی بە ڕۆژووبوون لە وڵاتانی نەرویج و فینلەندایە کە 20 کاتژمێرە. موسڵمانانی ئوسترالیا و نیوزلەندا و ئەرجەنتین و شیلی کەمترین کاتژمێرەکان بە ڕۆژوو دەبن کە 11 کاتژمێر و نیوە. وڵای زانگەرچی کۆرۆنا ڤایرۆس تەواو بوو سپاس بۆخوا لەم ڕۆژانەیە ئاماژەیەکی بتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ژیان ئاساییوەتەوە گەرچی هەندێک گەشتا ڕێشوێن گیراوەتە بەر لە هەمبەر خۆپارێزی. یەکێک لەو بازاڕانەی کەوا توانین بڵێن کاریگەریەکی زۆری لەسەر دروست کردو کۆرۆنا ڤایرۆس ئەویش بازاڕی فرۆشتنی جلوبەرگی وەرزشیە، چونکە بە شێوەیەکی گشتی توانم بڵێم وەرزشی هەر لە جیهان هاوشێوەی زۆربەی شتەکانی تر ڕاگرت. بزانین بازار جلوبەرگی وەرزشیەکان چ کاریگەریەکی لەسەری هەبووە. بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیانێکی زۆری بە دوکانی جلوبەرگی وەرزشی گەیاندووە بە جۆرێک کە زۆربەی پێداویستیە وەرزشەکانیان وەرزەکەی بەسەر چووە، بەڵام خاوەن دوکانەکان ناشارنەوە کە هیچ متمانەیەکیان بە حکومەت نەماوە بۆ ئەوەی هاوکاریان بکات و قەرەبووی هاوڵاتیانی بکاتەوە. یەکێک لە خاوەنی دوکانەکانی جلوبەرگی وەرزشی ئاماژە بەوە دەدات جگە لەو زەرەر و زیانانەی پێمان گەیشتووە لە 2 مانگی ڕابردوو، لە ئێستاشدا بەهۆی هاتنی مانگی ڕەمەزانەوە هیچ بازارێکی جلوبەرگی وەرزشی نییە و هاوڵاتیانیش کەمتر دێنە ناو بازار. وڵات سەرەکان لە جلی زستانە ئێستا فەسڵی زستان نەماوە، شتی هاوینەیە ئەوەی کە زستانەیە ئەمێنێتەوە زەرەرێکی زۆرەکەین لەبەرەوەی ساڵی ئایندا شتی زستانە هینیەت مۆدیلی تازەیە ئەو بەسەرەشیە بڵین بازار هەیە بازار نییە، چونکو هەمووی ڕەبتە بە موچەوە کە موچە نەبێت بازار ریش نییە. هەمومان یەک وەکو حەلەقەی زنجیر وان بەسراوین بە یەکەوە. ڕەمەزانیشە خەڵک ئەمڕۆ شتی ڕازە ناکرێت بە دەرەجە یەک، هەتا خواردنەکەەوە سابێ شتی ڕازە ناکرێت. خاوەنی یەکێکی تر لە دوکانەکان ناشارێتەوە، زەرەرەکانیان بەپێی گەورەی دوکانەکانیان و بوونی کارمەند زۆرترە لە هەندێک دوکانی تر. ئاماژەش بەوە دەدەن کە داخرانی مەلەوانگە و هۆڵە وەرزشیەکان و نەبوونی ڕێگای هاتوچۆ بۆ ناو بازار لەو هۆکارانن کە زیانی زیاتری لێداون. وڵای کەم تا زۆر دوکاندارەکان نەک لە بواری وەرزشیە لە هەموو بوارەکانی کە تووشی زەرەر بوون، بە تایبەتی ڕاضە ئێماوەنی کە لە ئیشەکەی خۆمان شارەزاین و ئاگادارین کەم تا زۆر خەڵک تووشی زەرەر بووە، بە تایبەتی ئەوانی کە کریان زۆرە و شاگردیان زۆرە، ئەوانی کە کریان کەمترە تۆزیە باشترە. ئەنجا کۆمەڵی مۆدل هەیە لە مانگ 1 و 2 ئەمە چاوەڕێ بووین لە مانگی 3 و 4 سەرف بێ
لە مانگی سێ چوارە و پێنج و ئەوانەیە سەرف بێ ئێستا بۆت سەرف نابێت و بۆ ساغ نابێتەوە بۆ 6 ڕۆژە چێ مەعاش دابەش نەکراوە ئەم شتانە هەمووی کاریگەری لەسەر بابەتی وەرزشی و بەعامی بازارەکە هەبوو ئەنج ئێستا لەم دەقەیە سیارە نایەتە ناو بازار تەسیری زۆری هەیە مەلەوانگەکان داخراون قاعەکان داخراون ئەوانە تەسیری تەواوی لەسەر ئێمە هەیە کەم تا زۆر ناڵێم هەندێک کرێی زۆرە لەوانەیە نزیک بوو بێتەوە لە دەفتەر هەندێکی شەیەکری کەمترە و لەوانەیە شاگردی نەبێت یان کارمەند لە لای ئیش نەکات یەکێک لەو خاوەن دوکانانەی ناو بازاڕی شاری سلەیمانی بەهۆی ئەو زیانانەی کە لە دوو مانگی ڕابردوو پێیان گەیشتووە زیاتر لە $10,000 و هیچ ومێدێکیشیان بە حکومەت نییە کە قەرەوبیان بکاتەوە ڕای دەگەێنن حکومەت پارەی فەرمانبەرانی نادات ئێستا بێت قەرەبووی هاوڵاتیانی بکاتەوە حکومەت بەعام نەک بۆ ئێمە بۆ هیچ کەسێ ناتۆتە سەرخەت تاوەکو زەرەرمەندی خەڵکی جێبەجێ بکات لەبەرەوەی قاتمان هەیە تراکسوودە بۆ نمونە بۆ ئیمساڵێ ناومە ساڵێکی تر مۆدیلی بەسەرچات سێتم هەیە هەر بە هەمان شێوە تۆپم هەیە ئەوەنە ماوەتەوە لەبەرەوەی ئەوەنە بێ بازاڕیە تر شتەکان سەرف نابێت ئازروفاوا بڕات بێ بازاڕی و بێ مەعاشی و خۆداگەداری وەزعی بازار و مەعاش چۆنە ئەڕوا بۆ دەفتەریش وڵی ئومێدم بە کابرا هەیە لە قەبرستان زیینوو بێتەوە بێت تاویزی من بامێدم بە حکومەت نییە لە 100 ملیۆن نەک لە 100 کەس ئەمەلی بە حکومەت ماوە تاخود من ئەمەلم پێ بێ ئەو حکومەت داواکە خەڵک یارمەتی بە چجایەوەی تر بێت یارمەتی من باشتی وارنی زەرەر و زیانەکانی دوومانگی ڕابردووی دوکانی جلوبەرگی وەرزشی لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان وای کردووە کە زیاتر لە $10,000 زەرەر بە خاوەن دوکانەکان بگەێنرێت ئەوەش بۆ هۆی بەسەرچوونی بەشێک لە جلوبەرگە وەرزشیەکان و هەروەها ئەو پێداویستیانی تر کە بۆ ساڵی داهاتوو ناتوانن ساخی بکەنەوە ئاماژەش بەوە دەدەن کە هیچ متمانەیەکیان بە حکومەتی هەرێمی کوردستانیە کە قەرەبوویان بکاتەوە ڕاشی دەگەێنن کە حکومەتی هەرێم ناتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی دابینکات چۆن دەتوانێت قەرەبووی خاوەن دوکانەکان بکاتەوە کە ئەو زەرەرە زۆرەیان کردووە هەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی بناوی خۆی گەور و میهرەبان بنزار لە بڕگەی خواردن و شیرین خۆشحاڵم لە میوارشەتمە خزمەتان بە پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئامادەکردنی زەڵاتەیە بە کەلەرم پێکاتەی سەرەکی ئەم خواردنە دوو کەلەرممانەیە کەلەرمی سپی لەگەڵ کەلەرمی مۆر کشمیش گوێزی خۆمانە گوێز هەندی هەندێک لە سنگی مریشک پێشتر کەمێک هەڵم گزاندووە وانێ و کوکوڵاوە پەنیری سوێر کراو خوێ مانوز ئەتوانی بەکاربێنی بەڵام من ماستی خۆماڵیم بەکارێناوە ئەتوانی لە جاتی مانوزیش ماستی خۆماڵی بەکاربێنی ئێستا دەست پێەکەین تۆ ئەکەوێتە سەر خۆت چەنە ئامادە ئەەکەی من تەنها ڕێژەیەکی کەممەوێ و یەکەمترین پێکاتەکانها ڕێژەیەکی کەم بەکارهێنم بە ئارەزوی خۆت ئەتوانیت چۆن بیبڕی
بەتاڵی باریک باریک ببڕێ ئامڕەبێ بڕێ خواستی خۆتە. كلر نسبي معه زۆر باش ئەگەر بتوانین پێشەمی سەرەکی سوب یاخود کورداوارێڵە شۆربای خۆمان یان زەڵاتەیەک هەبێ لە بەروی هەستی تێربوونت پێەیە توانیت کە زۆرن بڵێن پرۆتین و کاربۆیدرات بخۆی هەندێک جار توانای ئەنجامدانی نوێژی تەراویحمان نابێ. کشمیشی زۆر باشە جاگەر بشتوانین کشمیش بەکاربێنین ینی لە جاتی شەکر کاتێکە چای ئەخۆین کشمیش بەکاربێنین زۆر باشە. میشتوانی ئێستا لەم زەڵاتەیە هەر بەکاربێنین. من سنگەکە ئەبێت ینی ناچارم هەر ئاوە بەدەست ینی ئاوە ڕشاڵ ڕشاڵی کەم ئاوە جوان. وەڵام سنگەکە بۆ ئەوی بۆن سارد نەدا ینی سنگی مریشک بێ لەگەڵەوەیشە تۆزێک هەڵکزێنرێ جا ئاوی تێ بکرێ و بە تاقەت بکوڵێنرێ. توی خانم کاتی خواردن ئامادە ئەکەی یەقینە هەبێ کە ئەوەش جۆرێکە لە عیبادەت ئینشاءالله ئینسان هەموو شتێک نیەتە ئەوە نیەتیش بینی خۆت و خۆی گەورەیە ئینشاءالله بە نیەتی ئەوە تۆ خوانی ئێوار ئامادەکە کە خۆی پەروەردگار ئەجر و پاداشتت بۆ بنووسێ. لەگەڵەوە شابیرمانەچێ ئەمە خۆ هەر بەتاڵێن بەدەم خواردن دروستکردنەوە ئەسکارەکان سکرەکان. من ئەوەندەم لەو سنگە پێویستە ئەوەندێ بەکارێنم. پەنیری سوێر کراوم هەیە ڕژێکی زۆر کەم ینی زۆر نە تەنها ڕژێکی زۆر کەم لەبەرەوەی زۆر ئاو نەکێشیان خواردنەوەی ئاو زۆر باشە بەڵام ینی با هۆکارەکەی ئەوە نەبێت لە خواردنی سوێر و زۆر خواردنەوە بێت. ئێستا من هەندێک لە گوێز هەندی اختیاری خۆت من ئەم گوێزەیشم هەیە من گوێزەیشم هەیە گوێزی خۆماڵی و کشمیشیشم هەیە کشمیش زۆر سوودە زۆر سوودی هەیە. ینی تۆی کابان ئەگەر بتوانی پێشەمی سەرەکی ئاوا زەڵاتە یاخود کورداواری لە شۆربایەک ئامادە بکەی زۆر باشە زۆر هەستی تێربوون ئەبەخشێ ینی کەمتر خواردن ئەخورێ. ئێستا من دێک زەیتی زەیتون مێ و من وتم لە جاتی مایانوز خەریک بوو لە بیرم چێ پێکاتەکەم وشک بوو جا بیرم کەوتەوە لە جاتی مایانوز کوپێک ماستی خۆماڵی بەکارەهێنم. ماستەکەم کەم بوو پێکاتەکانم زۆر دەرچوو ئەوەی کە دام نابوو کەم بوو
تۆ کە ئەگەر بتەوێت زۆر بڵێن پڕبێ زەڵاتەکە هەندێک ماست یاخود هەندێک مانوسی زیاتری ئامادە بکە. کۆمەڵێک ڕەنگی جوان تێکەڵ بوون کە هەر بە سیرکردنی حەزی خواردنت بۆ دروستە بێ. هیوادارم توان دروستی بکەنەوە ئێوەش. بەڵێ بەڕێزان ئێستا زەڵاتەکەمان تاو بووە، ڕەنگێکی جوانی هەیە، ینی پێکاتێکی زۆر لە زۆر شت پێکاتوە، هەمووشی سوود بەخشە. زەڵاتەکە ئامادەیە. هیوادارم تۆی خانمیش بتوانیت پێشکەشی بکەیت کاتێکی کەم. مەرجنی ئەرخانمان جارە با پیاوان بن، یارمەتی خێزانیان بن، ینی ناوی نەنێن هاوکاریکردنی خێزان، ناوی بنێن ئەرکی هاوسەرێتی. یان هەندێک جار ئەگەر تۆ مناڵێک یارمەتی خێزانتەی لە ئەوەی کە من ینی لەگەڵیان منداڵەکان پەروەردە ئەکەن یاخۆت یارمەتێدی لە ماڵەوە لە بەخێکردنی مناڵەکانە نەک بە شێوازێکی دایمی، ئەوە نابێتە یارمەتی خێزان، ئەبێتە بەجهێنانی ئەرکی باوکایەتی. لە خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی زەڵاتەی ئەمڕۆمان کە بە کەلەرمی سپی و کەلەرمی مۆر ئامادەمان کردبوو. کۆمەڵێک پێک هاتی گرنگی تیا بوو، هیوادارم بتوانن پێش خوانی سەرەکی ئامادەی بکەن. خۆشەویستان ڕێز و خۆشەویستیم قوڵفان بوون، خۆی گەورە نوێژ و تاعات و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵ بکە. تا ئەڵقەی داهاتوو بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ ماڵتاناوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست دەگەمەوە. چیرۆکی ئەم جارەمان لەژێر ناونیشانی وەفاداریە. سەر لە بەیانیەکی زوو پیرەمێردێک لە ماڵ دەردەچێت بۆ ئەوەی بچێ لەگەڵ خێزانەکەیدا نانی بەیانی بخوات، بەڵام لە ڕێگادا تووشی پێدادان دەبێت و سیارەیەک لێ دەدات. دوای ئەوەی ڕێبوارانی شوێنەکە هەڵی دەگرنەوە و دەیبەن بۆ نزیکترین نەخۆشخانەی ئەم شوێنە. دوای گەیشتنی بە نەخۆشخانە پەرستارەکان برینەکانی بۆ ساڕێژ دەکەن و دواتر داوای لێ دەکەن کە بیبەن بۆ ئەوەی تیشکی بۆ بگرن. بەڵام پیرەمێردەکە نکۆڵی دەکات لەوەی کە لەبەرەوەی کاتی بەدەستەوە نییە کە تیشکی بۆ بگرن. ئەوانی زۆر بەسەر سوورمانەوە دەڵێن بۆچی وا پەلەتە، بزانین ئێمە دەبێت دڵنیابین، بزانین هیچ شوێنێکت ئازاری پێ نەگەیشتووە و هیچ زومگەیەک و ئێسکێکت نەشکاوە. بەڵام ئەو دەڵێ لەبەرەوەی من مەوعیدم هەیە لەگەڵ خێزانەکەم. ئەوانیش داوای لێ دەکەن، دەڵێن ئێمە خەبەری دەدەینێ
کە تۆ حادیسەیەکی وات بەسەر هاتووە و بۆ ئەوەی زۆر چاوەڕێت نەبێ بەڵام بەسەر سوڕمانەوە وەڵام دەداتەوە دەڵێ خێزانەکەم تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە ئەو هیچ نابیستێ ئەو هیچ یادەوەریەکی لە زاکرەیدا نەماوە ئەوان دەڵێن کەواتە کە ئەو هیچی لەبیر نەماوە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە کەواتە تۆ بۆ ئاپەلەتە بۆ ئاپەلە دەکەی کە نایەڵی تیشکت بۆ بگرین بەڵام پیرەمێردەکە دەڵێ ڕاستە ئەو من ناناسێتەوە بەڵام هەموو ڕۆژێک من سعات هەشتی بەیانی نانی بەیانی لەگەڵ ئەو دەخۆم و لەبەرەوەی مەوعیدم لەگەڵی هەیە لەبەرەوەی بەڵێنم لەگەڵی هەیە من دەبێ سعات هەشتی بەیانی نان لەگەڵ ئەو بخۆم ئێستا کات درەنگە دەبێت بچم بۆ لای ئەو بەڵام کە پرسیاری لێ دەکەن دووبارە خۆ ئەو تۆ ناناسێتەوە ئەو بە سەرسوڕمانەوە ئەم وەڵامە بە پەرستارەکان دەڵێت ڕاستە و من ناناسێتەوە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە بەڵام من ئەو دەناسم من دەزانم ئەو چێیە ڕاستە و نازانێ من چێم بەڕێزان و خۆشەویستان پەیاممان لەم چیرۆکە خێزانداری پێویستی بە وەفاداریە خێزانداری پێویستی بە خۆشەویستیە خێزانداری پێویستی بە ئەو پەڕی مەحەبەت و ڕێز لێگرتنە ڕاستە دوای ئەو تەمەنەی کە لەگەڵ یەکی بەسەر دەبن ڕاستە و گەرتۆر ئەویش تۆ نەناسێتەوە ئەویش تووشی لە بیرچوونەوە بێ بەڵام تۆ ئەو دەناسیتەوە بۆ ئەوەی ژیانی خێزانیمان بەردەوام بێت بۆ ئەوەی هەمیشە لە بەختەوەری دابژێین دەبێ هەمیشە بەرامبەر خێزانەکانمان وەفادار بین وەفا یەکێکە لە سیفەتە هەرە جوانەکانی مرۆڤایەتی بۆ ئەوەی ژیان بەردەوام بکەین بۆی خێزانێکی بەختەوەر و خێزانێکی سەرکەوتوو وەچەیەکی سەرکەوتوو بەرهەم بهێنین دەبێ بەرامبەر خێزانەکانمان بە وەفا بین بۆ ئەوەی وەفاداری بسەسپێنین لە ناو کۆمەلگادا کۆمەلگاکانمان پێویستی بە خۆشەویستی و وەفاداریە هیوادارم هەمیشە وەفادار بن بەرامبەر خێزانەکانتان هەمیشە دڵسۆز بن بۆ ئەوەی ژیان بەردەوام بێت و زیاتر جوانی بە ژیان بدەین تا چیرۆکێکی تر و هەڵقەیەکی تری چیرۆکە و پەیام بە ئێوەی بەڕێز دەکەمەوە تا ئەو کاتە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ